خاتونێک لەلامان ئامادەیە ئەو شارەزای ویلایەتێکی زۆر باشەیە هەم لە دروستکردنی ترشیات هەم لە خۆشکردنی زەیتونە بە شێوازێکی گشتی. خاتو سروە عەلەی میوانی ئەم بڕگەی پرۆگرامی ڕۆژێکی نوێیە. خاتو سروە سڵاو لێبێ و بەخێر بێ. بەخێر بێ دەستڕەنگینیەکی زۆر جوانت هەیە لە ئیتر هەموو جۆرە جیاوازەکانی زەیتونی هێناوەستەکەم شتێک نەمابێت کە تۆ زەیتونی پێ خۆش نەکەیت دەستە خۆش بێ. بژیت با ئەمە دەستپێکی گفتوگۆکانمان لە ئەزمموی تۆ دەست پێ بکەم. خاتو سروە لەکێکەوە سەرقاڵی دروستکردنی ترشیات و خۆشکردنی زەیتون و ئەم بابەتانە. بەڵێ ئەڵێ ئەزمموی چەند ساڵێ لەوە پێشە ئیتر حەز و ئارەزوویەکی زۆرم هەبووە خولیایەکمە بۆ لە ترشیات دروستکردن و خۆشکردنی زەیتون و میوەهات وشکەوەکردن و مڕەبا شتیوە. یعنی سە من هەم ترشیات شەکەم و هەم مڕەبا شەکەم شیرینی و ترشیم تێکەڵ کردووە. ئەمەی کە هێناو تا ئەمڕۆ زیاتر زەیتونە. زیاتر زەیتونە. باشە. زەیتونێک ماوە خۆشی بکەی یعنی چەند جۆر زەیتون هەیە؟ والله زەیتونی کەشم هەیە یعنی مەحشیم هەیە بە سیر مەحشیم هەیە بە گێزەر بە بیبەر باش. ئەوانش مێبەز ئیتر ئەوە نەمهێنەوە. باشە خاتو سروە ڕەنگە هەر یەک لە ئێمە لە ماڵەکانی خۆمانە ئیتر ئەو کاتانەی کە کاتی پێگەیشتنی زەیتونە حەز بۆ بکەین بۆ نمونە زەیتونێکی خۆماڵی خۆمان لە ماڵەوە خۆشیکەین و ئیتر ئەو تاڵای و بابەتانی کە هەیەی بڕوە ئەبێ لە سەرەتاوە کە تۆ زەیتون خۆش بکەیت چ شتێک هەیە پێڕەویکەی بۆی تام و لەزەتێکی خۆشی باتێ. بەڵێ خۆی بە دەرمان ستاندارە لە هەموو جیهانە بە دەرمانێک خۆش ئەکرێ بەس من خۆم شخصی خۆم بەس بە ئاو بەس بە ئاو ڕۆژ لە ئاو چل ڕۆژ سێ ڕۆژ جاری ئاوی ئەگۆڕم دوای ئەوە کە تاڵەکەی نەما ئەیکەمە ناو خوێی زبرەوە لەناو خوێی زبرەوەدای ئەنێم ئیتر چ کاتێک چەندێکم پێویست بی ئەو نەدەرهێنم یەکەمە ئاوەوە چەندێک لە خوێیا بێ ئیتر تو ئەتوانی بۆ هەڵگرتن لە خوێی زبرە هەڵیگریت نەرم نابێتەوە نەخێر. باشە یەکێک باسی ئەم زەیتونانە بکەین ئەگەراوکاران مامتوانن یەکە بە یەکی پیشان بین و هەم قسەشیان لەسەر بکەین. لێرەوە دەست پێ بکەین لەم سەرەوە نازانم هاوکارانە بتوانن لە یەکەم زەیتونەوە ڕەشەکەی کایبینم لە پێشەوەیە ئەلێرەوە لە خوورماچێ لە دوورەوە سەیرەکەی بەڵام زۆر جوان خۆش کراوە. ئەوەیان زەیتونە مڕەباکانش ناڵێم خۆم ترشی و شیرینیم تێکەڵ کردووە ئەوە مڕەبای شاتووە کردومە اینجا مەحشیم کردووە بە کاکڵە گوێز و کشمیشم تێ کردووە لەو ڕەشای کشمیش و کاکڵە گوێز و چیترتە دۆشاوی نار مڕەبای شاتوو باش ئەوە تەنیشتی قاوەیەکە هەر ئەمە زەیتونە بەچی خۆشکراوە هاتوو ئەو زەیتونە ئەوە کوردیە کوردی زەیتونی کوردی خۆمانە. ئەمە وەڵاگەر هاوکارانم پیشانی بنەوە هەندێکیان دەبینم شەقێکە کردووە. بەڵێ لەبەرەوە ئەوەی هەبێت ئەوڵ ئەو شەقا لەبەرەوەی کە تاڵاوێکی زووتە بێتە دەرەوە ئەتوانێت تامیژەگرێ. بەڵێ ئیترەوەی کوردی خۆمانە بە سرکەی کوردی خۆشمان خۆشە یەکەم زۆر باشە بەبێت دەرمان. جیاوازی ئەم زەیتونە کوردی خۆمان کە خۆت باسی لێوەکەی لەگەڵ ئەوانەی ترابەتەن هاتام و چێژەکەیەکیان هەر دیارە یعنی هەر دائیم کوردی خۆمان ڕێگێکی تاڵی هەرتیایە زۆر تەندروستیشە. باشڵێ ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشاوەمیان ئەمەی نازانم هاوکاران کامەیە خەنە هەر کامێکیان بگەینە مەقسە لەسەرەوەکە ئەم سووری کە ئەیبینیت ئەمان جێخات و سەر ئەمە شەر مڕەبای قەیسی و کاکڵە گوێز مەحشیم کردو بە کاکڵە گوێز زۆر باشە. تامەکەی بێت چی؟ ئەبێت تێستیکەن بۆ هەڵنەسینە پێوە هەر تێستێکیش بگەین و زیاتریش خۆی ئەم بابەتانە زیاتر بۆ بربەیانیان زۆر زۆر خۆشە. ئەمە پێم وابێت بەڕ بە هەنارە وایە خاتو سروە ئەویان بە تەمەرهێندا تەمەرهێندا بەڵێ باشە شێوازی خۆشکردنی زەیتون بۆ نمونە بە تەمەرهێند باسکەین شێوازەکەی چۆنە ئەبێ سەرەتا چی تێکەڵێت خۆی ئەوەی ڕاستی بێ زەیتونەکانمان زیاتر ئێمە لە وڵاتانی دەرەوە بۆمان دێ باشە مسری و تورکی ئەوانەمان هەیە من خۆم کە ئەیکڕم ئەم یعنی هەموو کاتێ جوان ئەی شۆمەوە لەو گیراوەی خۆی دەرێهێنم ئەی شۆمەوە اینجا من خۆم ئەیکەمە گیراوەی خۆمەوە
يعني نایل من ناو جیراوی ئەوە بمێنێتەوە لە ناو جیراوی ئەوە دەرێهێنم ئیشۆمەوەی کەمە ئاوەوە دووبارە ئینجا خۆم بەڵێ ئیکەمە تەمەرهندەوە باشە ئەمەی تریان لە زەیتون ناچێت ئەوەیان مزرسیەوە خۆشم مزرسیەوە خۆشم کردەوە بەڵێ ئەمە بەچی خۆشکرا مزرسیەوە ئەو مزرسیەوە شەڕیتر بە سرکەی کوردی خۆشم کردووە ینی تامەکەی تامێکی شتێکی زۆر خۆشم ناوازەیە تێستێکی شتێکمان پێ وایە چەتاڵیان بەس قەی ناکە کێشەمان نییە زۆر خۆشە تامی جانم زۆر خۆشە بێ هاوکارانمان خۆش بێبینەرانمان ناخۆش هاوکارانمان تێستیان کرد چووگا و تامی تامیان بە ئێمە کرد لەبەرەوەی ئێمەش ئێستا سەرەمانە اینجا با من شتێکی خۆش باسکەم کای بینم قەت گوێتان لە هین بووە چوالەکای خۆی چۆن تەقەییە چوالەشی خۆش کردووە چوالەشم خۆش کردووە بەڵێ ئەوە تێنیشتیشی هەڵۆژەیە بزانم ئەمە بەچی خۆشەکرێ چوالە وڵات چوالەکە شەڕیتر منیسە بڵین وەرزینە پێش وەرزەکە من ئەیکڕم و ئیتر دای ئەنێم لەناو خوێ هەڵێگرم چ کاتە چەندێکم پێویست بێت دووبارەیەکەمەوە ناو سرکە باشە تێک ناچێت بەڵێ جاری زۆری حەز لە چوالەیەکرد بە سۆرکرایی بێ بە کاڵ بێت چۆنێک بێ دەیخوا تامی چۆن بواری خۆشە زۆر خۆشە بەڵامی تر چوە بەلایتر شاتە ئەزای چۆنە تۆ لە ناو خۆیان بەتەنیا نایخۆی عنی خۆشیەکەیتەوە دووبارە هەڵۆژەشی خۆش کردووە لەگەڵەیە باشە خات و سرەبا بینەوە سەر زەیتونەکان ئەمان وتە بە مرەبای قەیسی کردووە ئەی ئەمەی تریان بە ئەویان بە حەوت جۆر مرەبایە حەوت جۆر مرەبام تێکەڵ کردووە لەگەڵ کاکڵە گوێز و زەیتونەکەیە زۆر باشە ئیتر مرەبای هەنارم کردووە قەیسیە ئاڵو باڵوە گێلاسە باشە بیرۆکی ئەوە بیرۆکی ئەمە لە چیەوە وەرگرتووەتەوە بۆ نمونە ئەمە بەتەنها بیرۆکی خات و سرۆ خۆی بووە بۆ نە شیرینی لەگەڵ ترشیاتێکە چۆن وەڵڵا ئەوەی ڕاستی بەئیتر ئەمڕۆ سۆشیالۆنە پێشکەوتوو بووە ینی فکری وڵاتانی دەرەوەش ئەین طبعاً وایە ڕاستە بەڵێ من ئیتر فکری خۆم و لەگەڵ وڵاتانی دەور پشتم تێکەڵ کردو تۆزێ زۆر باشە سوود لە چیە بینی بۆەوەی کە زانیاری وەربگری لەسەر خۆشکردنی ترشیات بەڵێ وەڵای زیاتر لە ئینتەرنێت و ئەوانە باشە قەتە بووە زەیتون خۆش بکەی دواتر زەیتونەکە ئەسکەی زۆر نەرم بوو بێتەوە بەرەو تێکچێ چونکە ڕەنگە زۆری نەمان ئەومان ڕاستەکەی وەڵا ئەو حاڵەتانەش هەیە بەڵێ چۆن باشە ئەگەر ڕێنمای خانمان کەیسە بەشێکی زۆر لە خانمان پێیان خۆشە خۆیان یان دەستی بۆ بن کە خۆیان زەیتون خۆشەکەن بەڵام لێزانینیان ئەم تااقەتی ئاگۆڕینەکەی نییە ئەزان چۆنیسە کە من باسی سوشیالیشم کرد یعنی من فکر لە وڵاتانەوە وەرەگرم لە دەور و پشت بە شەرت ئەوەیە من ئەو تااقەتەم تیابی ئەو سەلیقەیم هەبێت کە دانیشن ئەم شتە ئیشە وردەکاریە بکەم وایانە ئەم زەیتونە دەنک بە دەنک من مەحشی بکەم ڕاستە واتە دەنک بە دەنک ئەبێ مەحشی بکەم دانە بەدانە وەختی ئیسراحەتم ئەبێت دانە دانە ئەم زەیتونانە من مەحشی بکەم باشە ئەمەی تریان زەیتون ئەمەیان ئەمەشیان هەر هەڵوژەیە بەس ئیتر لە زەیتونە هەڵوژەیە بەس بە خۆشم کردو بەڵێ باشە خەڵک تا چەند خواستیان لەسەر ئەم شتە جیاوازانەی خات و سەروەیە خەڵک خواستیان زۆر لەسەرە شتەکەش ناوازەیە چۆنیان خۆشی ینی لە ڕێی پێی جوای لەخوا بە زیاد بێ من ئەوەی ڕاستی بێ بەتەمای دوکاندانان نەبووم لەخوا بە زیاد بێ يعني هیچ بیرم لەوە نەکردووە من ڕۆژە لە ڕۆژە ببمە خاوەنی دوکانی خۆم ئەبد بیم کوڕەکەشم پۆلیشەش ئەم ساڵ لەخوا بە زیاد بێ دایکە تۆم ئیشانە ئەزانی و هەم هەلێکی کارە بۆ منش ئەڕەخسێنی و منش بۆ خۆم تو ئەم شتانە دروستکەوە بۆ خۆش دوکانێکی خنجیلی بچکۆلەمان داناوە من بۆ یەکەم ئەوەی فرۆشێ شتێکە بینم لە بورمە و ئەوانە ئەچێ ئەوە چی نانە قەیسیە نانە قەیسی لەگەڵ چیە ناوەکی چی تایە نانە قەیسی ئەمی مەحشی کردووەی تر بە چرە ساتەکان باشە هەڵوژەی خۆشکراویشی هەیە لە تەنی چوالەکە باشە چ شتێکی تر ماوە بوون زۆر جیاواز بێ حەسکی لێرەوە وڵی تر ئەمەشم هەر بە فستق خۆشکردنی
هەمان بە واتە فستەکە ڕەنگەکانە لەیە کە بەڵام بەس خۆ جیاوازە، بەڵێ. قەیسیە ئەوە فستەقە باشر عینە زەیتونی شەوەن یا خات و سرە بەڵێ ئەنی هەمان زەیتونە بەس هیوای حەزی لە فستقا هیوای حەزی لە بایەمە و لەگەڵ زریشکشم لەگەڵا تێکەڵ کردووە زریشک باشە پرسیارێک یعنی من زەیتونی ڕەش نبینم لای تۆ بۆ وەڵی ئەوەی ڕاستی بێ زەیتونی ڕەشمان نهێنا هەمە ئەوە ڕەشابزان ئەوەش قاوەیە زەیتونی ڕەش بەم جۆرانە بەم مادانە خۆشەکرێ زیاتر هەر هەر گلیسرین و ڕەشەکەیەکە بە ئاوەکەی خۆی تێستێکەی سێرەی ئەو خۆشیە و ناداتی وەک ئەوەی کە بەم جۆرانە بیکەیت باشە باس لەوە کەوتە زەیتونە کوردیەکەی خۆمان کەمێک تاڵی تاڵی تایە بەڵێ خەڵکێکی حەزەکەونە سوێر بێ بەلای بابەت هەمووانشتان هەیەک حەزەکە هیوایە ئەڵە حەزەکەم سوێر بێ هیوای بەس دائیم ئەو ڕێگە تاڵیەی زۆر تەندروستە کە ڕێگێکی تاڵی تایە کوردێکی خۆمان باشە جا زۆر کەسەیە ئەمە نازانم تا چەند ڕاستە ئەڵێن بۆ ئەوەی کە تاڵاوی زەیتونەکە بڕوە زاخەیە لە کوردوارێ زۆر بەکار هاتووە ئەڵێن زاخە خەنی ناو زەیتونەکە و بۆ هەرچی تاڵاوی هەیە و بە ماوەیەکی زۆر کەمی ژەڕوە ئەمە تا چەند ڕاستە ناڵێم ئەوە مادەی عەرەبی مکەلەسی پێڵێ بەس تر ئەوە ستاندارە هەموو دنیا بۆ دەرمانە ئەیکا بەس ئەبێت چەند پێم وابێ لێ هاتێکی زۆر باڵێ بەڵێ کاتێکی کەمی ئەوێ ئیتر بە 5 ڕۆژ بە هەفتەیەک ئەو زەیتونە ئامادەیە بۆ خواردن بەس کە من پێویست بۆ ناکا بکەیتە ئاو خێ و ئاو بەجیا و هەر زاخ ئەزان چۆنە ئەو دەرمانە ئیتر ئەگە بۆ دەرمانە بیکەیت لە خلالی هەفتەیەکە تۆ زەیتونەکەت ئامادەیە بۆ خواردن بەس هەرچی کوردیەکەی خۆمانە کە من بە طەبیعی ئەیکەم سێ ڕۆژ جارێ تەفاعولاتێکە کات ئەم تاڵی دەرئەچێت من ئیتر چەندێت چ ڕۆژ بخوازێت ئەڕۆم لەگەڵیا هەتا ئەم تاڵی نامێنێ ئینجا دوایکە بەناو خوێی زبرەوە ئیتر ئەگە من چەندێک زۆرم هەبی ئەتوانم لەو خوێ هەڵیگرم هەرە بێ لە خوێی زبرابێ بەڵێ خوێی زبر دەستت خۆش بێ بە هیوای کاری جوانتری و باشتر و ئەم دەرفەتەش بێتە زیاتر ناساندنی کارەکانە خۆش بێ سپاس بۆ ئیتام ڕاست بۆ ئێوەمان مامدونە بێم دەرفەتەی کە منتان بە کۆمەلگا ناسن بەخێر بێ سەر چاوانمان